ئەمڕۆ 20 تشرینی یەکەمی 2025 ساڵێکی ڕەباق بەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێت، بەڵام هێشتا ئاسۆی پێکێنانی دامەزراوە یاسادانان و جێبەجێکارەکانی هەرێم ناڕوونە. سەرەڕای بەشداری دەنگدەران و هیواکانیان بۆ خولێکی نوێی نوێنەرایەتی پاشەکشەی سیاسی و ناکۆکی نێوان لایەنە سەرەکیەکان بووەتە هۆی ئەوەی پەرلەمانتاران کۆنەبنەوە و هیچ بڕیارێک لە بەرژەوەندی هاوڵاتیان دەرنەچێت. دوای زنجیرەیەک دواکەوتن کە چەندین جار وادەی هەڵبژاردنی گۆڕی دوجار لە 20 تشرینی یەکەمی 2024 هاوڵاتیانی هەرێمی کوردستان چوونە سەر سندوقەکانی دەنگدان. کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دوای 10 ڕۆژ ئەنجامە کۆتاییەکانی ڕاگەیاند کە تێیدا پارتی دیموکراتی کوردستان 39 کورسی و یەکێتی نیشتمانی کوردستان 23 کورسیان بەدەستێنا، لە کاتێکدا جوڵانەوەی نەوەی نوێ و لایەنەکانی دیکەش بە پێی دەنگەکانیان کورسیەکانیان مسوەگەر کرد. یەکەم دانیشتنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی دووشەممە 2 کانونی یەکەمی 2024 بە سەرۆکایەتی بە تەمەنترین ئەندامی پەرلەمان محەممەد سلێمان سەرۆکی لیسینەوەی نوێ بەڕێوەچوو. لەم دانیشتنەدا پەرلەمانتاران سوێندی یاساییان خوارد، بەڵام بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە دەبوو لە هەمان دانیشتندا دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردێت بەهۆی ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکان ئەم هەنگاوە سەری نەگرت و دانیشتنەکە بەکراوەیی مایەوە. لەو کاتەوە تا ئێستا هیچ پێشکەوتنێکی بەرچاو بۆ پێکێنانی سەرۆکایەتی پەرلەمان و کابینەی نوێی حکوومەت بەدی نەکراوە. ناکۆکیەکان لەسەر دابەشکردنی پۆستەکان و میکانیزمی هاوبەشی ڕاستەقینە لە حکومڕانیدا پرۆسەکەی خسووەتە قۆناغێکی چەق بەسوویەوە. ئەم دۆخە نەک هەر بۆشایەکی یاسایی و سیاسی دروست کردووە، بەڵکو بووەتە مایەی نیگەرانی قوڵی ئەو دەنگدەرانەی کە بە هیوای چارەسەرکردنی کێشەکان و باشترکردنی ژیانیان دەنگیاندا. چارەنووسی خولی شەشەمی پەرلەمان و حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان هێشتا نادیارە و چاوەکان لەسەر دانوستانی نێوان هێزە سیاسیەکانە بۆ دەرچوون لەم بازنە داخراوەی چاوەڕوانیدا کە ئیرادەی دیموکراسی خەڵکی کوردستانی خستووەتە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختەوە.